سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش ڕازا و ئەمینم لە رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانیەوە لەگەڵتانم لە بەرنامەی ئەمڕۆی سلێمانیەوە. ئەمڕۆ باسی پیری و تەمەن ئەکەین. ئایا ئەوە غەدری زەمانەیە مرۆڤ پیر دەکات یان تەمەنە و ئەڕات و لە ڕێی هیچ کەسێ ناوەستێ؟ لەگەڵمان بن. دەغڵە دەستی هەم ڕۆژگارە گەنجم وە پیرم دەکات لە هەر لای خەم دەبات. ئەم ژیانە کە ئینسان تایەتی یعنی ئینسانەکان پیرە بن گەنج نەبن تێگەی ئیتر ئینسانەکان بۆ نمونە مەرحەلەی لە مەرحەلەی گەنجایی مەرحەلەیەکی لە مەرحەلەی پیریایی ئێستش بارودۆخێک لە ئارایە بەڕاستی خەڵک هەمووی بێتاقەتە خەڵک هەمووی یعنی بۆ نمونە لە ژیانی خۆی بێزارە. ئەوە تەمەنە خۆی هەر ڕاتوە بێ هەمومان پێی تێپەڕینە ئەوە خەمخەفەتی ڕۆژگارە مرۆڤ پیرەکات. باشە وەڵا پەیوەندیشی بە ڕۆژگار هەیە ڕۆژگارەکەشی وایە بارودۆخەکەی وایە کەس لەگەڵ کەسا ڕاست نەماوە یعنی ژیان ناڕەحەتە ژیان ناخۆشە تێگەشتی تەنانەت تۆ لە ناو ماڵ و خێزانی خۆتە لەگەڵ مناڵەکانی خۆتا کۆبنیت ئیتر ڕۆژانە خەفەتت بۆ دروست دەبێ ڕۆژانە بێتاقەتیت بۆ دروست دەبێ. ئێستا بڕۆ سێرکە بۆ نمونە کابرا لە ئەوروپایە کە دێتەوە 20 ساڵە لە ئەوروپایە چۆن بینی هەروە خۆی وایە لەبەرەوەی ئاو ژینگە و هەوای ئەوێ لەگەڵ ئێرا فەرقی هەیە. کەواتە ژینگە تەئسیری هەیە لە سەرمانەوەی تەمەن. بەڵە ژینگە زۆر تاسیری هەیە. ژینگە تاسیریە تۆ تەماشای ئەو لە خارج کە دێتەوە ڕنگ و بۆی چۆنە و ڕنگ و بۆ ئێمە چۆنە ژینگە ئارەوەڵا ژینگە تاسیریە. تۆ لە ژیانی خۆتا زیاتر خەفەتی بەچی خواردووە؟ وەڵا خەفەت خۆی ئەگەر ئینسان مسلمان بێ خەفەت بەو شتانە بەشتی دنیایی ناخوا ئینسان ئەگەر کەسێکی خۆشەویستی لە دەست با خەفەتی بۆ خوا ئێمەش حتمما کەسی عزیزمان لە دەست داوە خەفەتمان بخوادوو. تەئسیراتی هەبووە لەسەر لە شکل و شێوەتە کە گۆڕابێتی؟ بەڵێ ئێستا خۆ منم دەقەیە خۆم مالی دەمەشتا و چوارە ئەگەر من بە تۆ بڵم تۆ لێو چ بڵێ مالی 75 تێگەی ڕاستەکەی ئیتر ژیانە هیواداری ژیان مرۆڤەکان پیرەکە و هەلاوەش مینۆ باش ژیان بێڕەحمە ژیانەرە وەڵا بێڕە ڕۆژگار زەمن ئەم زروف و زەمانە کۆمەڵگا ئەم زروف و زەمانێک سەیریکا بە ئام ناوەکو خۆت ئەگەر لە ژیانتا کارەساتێ بەسەر جەنابتا هاتبێت و کاریگەری هەبوو بێ لەسەر تۆ لەسەر شکل و شێوەی تۆ بە تەئەکید 100% ئەو کارەساتانەی کە ئینسان ئەبەنە دواوە ئەوە زۆر تەئسیرەکات لە ئینسان لە مرۆڤ بەڵ بە تەئەکید. تۆ تەمەنی خۆت لەگەڵ شکل و شێوەی خۆت تا یەکە گرێتەوە یان گەورەتر دەرەکەی لە تەمەنی خۆ؟ من مناڵتر دەرەکەوم لە تەمەنی خۆ. بڵێ خەفەت ناخۆیت یان با خەفەتە خۆیت و بەس پێتەوە دیار نییە؟ خەفەت ئەخۆی بە هەموو ئینسانێک خەفەت ئەخوا بەڵام ئیترەوە بە پێی ئینسانەکانە ئیتر من تەبعی خۆم ئاوایە ئینا بە هەموو شتێک تەئسیرەکاتە سەر مرۆڤەکان بەڵێ بڕوام قەناعەتم نێنە چونکە ژنهێنان سونەتی حیاتە و هەمومان ئەبێ و مەرحەلەیە تێپەڕێنی. ئەی وەکو عاشق لە ژیانی تۆ هیچ کچێک هەبووە خەفەت بیا بە تۆ؟ نەخێر نەبووە شەڕم بۆ دروست مەکە. دەبووی گەنجباویتەوە؟ هەش بێت شتی بە من ناتوانم پێت بڵێم هەیە چونکە خۆ دەزانی ئەوە تازە ڕابردوو بەڵام بەڵێ بە تەئەکید ئێمە لە چای مرۆڤەکانە هەموو شتێکە خوێنینەوە. عەشقی ژێکێکە لەو شتانەی کە لەوانەیە زۆر مرۆڤ یعنی تەمەنی پێوە دیار بێت تەئسیری تێکاتەوە و عەشقا باشە. من خۆم عاشق نەبووم بەڵام لە دەوروبەرەکەم ئەوەم بەدی کردووە. بەڵێ لە پڕڕەنگی پیریم لێ نیشت تازە هەستم پێ کردووە لە پڕڕەنگی پیریم لێ نیشت تازە هەستم پێ کردووە تەنیا دڵم. بەڕاستی لەم ڕۆژەیە خەم و خەفەت و کێشە و مەشاکیل ئەوە زۆرە یعنی زۆر شتە بێتە هۆکار بۆی مرۆڤ پیر بێت. بۆ نمونە باری دارایی بۆ نمونە دوورکەوتنەوەی کەسانی ئازیز لێت زۆر شت هەیە ئەبێتە هۆکاری پیربوون کێشەی خێزانی زۆر بۆنەی ئەم وەزع ناخۆشەوە. باشە وەکو شەخسی وەکو بە گشتی باسی مەکە بۆ خۆت ڕای تۆ چی مرۆڤ پیرەکە؟ بەڕای من قورسترین شت دوورکەوتنەوەی کەسی ئازیزە لێت لەوە قورستر نیە ینی هەر کێشەیەکی تر هەبێت دارایی بێت معنەوی بیان هەر شتێ بێت کێشەی نییە بەس دوورکەوتنەوەی کەسانی ئازیز. تۆ کێ لە تۆ دوورکەوتەوە؟
خوشکێکم لێم دوور کەوتوێتەوە بەڕاستی دووری ئەو زۆر بێتاقەتی کردوین نەک من هەر هەمومان بەعام لە ماڵەوە خەفەتی پێخۆی ئەوەی کردو کە تەمەنی تۆ پێتەوە دیار بێت ئەی بەتاکید هەموو کاتێک بیری لەکەینەوە یعنی لە ماڵەوە دانیشتنی ماڵەوەمانۆکو پێشتر نەماوە چوونە دەرۆمانۆکو پێشتر نەماوە کاتێک ئەومان لەگەڵا بوو هەموو شتێک گۆڕاوە ئەی چی تر مرۆڤ پیرەکە وەڵڵی تر هەر ئەوەیە تر هەنێشتیژەیە لاوەکی نابێ ئینسان زۆر بیری لێکات و خەفەتی لێبخوا بێتە هۆگاری پیربوون ژیانیش هەروایە تر ناخۆشی تایە خۆشی تایە و وەڵڵی لەم حاڵی ئێستا گەنج ئەوەی کە ژنی بۆنە لە خەفەتا پیرە بێ ئەوەشی کە بۆی دێ ئەو نەخەفەتی لێخوا هەر پیرە بێ دوای وڵی خەم و خەفەت مرۆڤ پیرەکات پیری تەمەن نییە پیری خەم و خەفەت و بەڕاستی نەخۆشی وە لە تەمەن پیر دەکات ئێتر هیوای لە شتاقیش بۆ هەموو پیرێکە خوازم چار نییە هیوای تەمەند درێژیان بۆ خوازم بە لە شتاقی شەڵڵا مامەگیان تۆ لە ژیان تا کە ئەڵەی خەفەت مرۆڤ پیرەکە خەفەت لە چ شتێ زۆر خواردووە و تەئسیری لەسەرە هەبووە وەڵی لەسەر ئەم زروفە بەڕاستی من خۆم فەرمان بەرەمەوە تا ئەوە 4 ماوە بۆ 4 مانگە چە مەعاش وەرنەگیراوە و مەسرەفیش بۆ گرانی بازار بۆ گرانی بەڵام ئەمە شتێکە کاتی ئەو لەوانێت تێپەڕێت و ئەوە بێت خۆ پێشتر زروفەکەوان نەبووە عادەتەن شتە کۆمەڵایەتەکان زیاتر نابێتە هۆی پیربوونی تەمەن بەرەوەڵە باری کۆمەڵایەتیش ئەبێتە پیربوون بەڕاستی بێتە خەفەت خۆی هەمووی خەفەتە بەڕاستی خۆی خەفەت پیر دەکات چکە خەفەت لە مۆزعا خۆی خەفەت لە پێشتر خەفەت لە کە سوکارە خۆی ئەو شتانە هەمووی پیر دەکات بەڕاستی بە قەناعەتی من پیربوونی مرۆڤ بۆ ئەگەر بە شخصی باسی باس شخص بکەیت لە شخصە من بە قەناعەتی خۆم ئەوەی کە لەلام وایە مرۆڤ پیر بکە من پیر بکە تەنها یەکشت بوو لە ژیانمە لە دەستدانی ئازیزترین کەس ئەمە ڕاستە کەس لە دوای کەس ناڕوە بەڵامی تر وایە بۆ خۆ من باوکێکی ئازیزم کە لە دەستدا قەناعەتم وابوو لە دوای ئەو ئیتر ژیان خۆشی نییە واکە پیر ببم یعنی ئەمە بۆ شخصی بەڵام بەعامیش وەکوەوەی کە بەعام کۆمەلگا لە چییە کۆمەلگا بەعام بەرەو پیری چۆن ئەڕوا پێشکەوتنی تەکنۆلۆژیای ئەمڕۆ ژیانی ئەمڕۆ و قەرەباڵی و ئەو فەوزا و سرعی ژیان واکە مرۆڤ بەرەو پیربوون بەرە بۆ تۆ دەوێت شتێ بکەی بە سەریعیەکەی ئەو نە تەکنۆلۆژیا زۆرە مەشغوڵێتت بۆ دروستەوێ وان لێت ئاڵۆزیێک لەمێ شتا دروستە بێت بۆ خۆت کاتێک سێری ئاوێ ناکەی پیر بوویت ئەوە ڕات کردووە ئەوەندە بیرت کردوێتەوە دەمو چاوت گۆڕاوە لەگەڵ پارا فەرقت هەیە کەسێکی جیاواسیری ئەم دوو بابەتە هەیە لام پێشکەوتنی بەعام بۆ ئەمڕۆ خەڵک بۆ نەفسیش بۆ تاکە کەسیش من قەناعەتم وابوو پیر نابوو مەگەر باوکم بمایە بەس کە باوکم نەما پیرە بم ڕۆژ لە ڕۆژ پیرم چکە خۆشی نازانم یعنیشی باوکم لە شوێنێکە من شەرمەکەم لەسەر ئەرزم ئەو لەژێر ئەرزایە زۆر شەرمەکەم بەڕاستی لە پڕڕەنگی پیریم لێ نیشت تازە هەستم پیربوون ڕاستە لە ڕووی سروشتی و پێندی بە تەمەنەوەی لە دایک گەبی تا کۆتایی ژیانە پرۆسەیەکە بێ هەمومان تێپەڕ بین بەڵام ئەوەی ڕاستیەکەیەتی لە باگراوندی پیریەوە چەند ئازارێکی دەرونی هەیە کە کاریگەرە لەگا سەر جسم و جەستە و بیرکردنەوە و خەیاڵ و ئەو شتەی کە هەیت و زوو گۆڕانکاری لەسەر ڕوخساری دروستەکات و جەستەشی هیلاک و ماندووەکە بۆیە ئەبێ ئێمە خەپەت لە شتەکان نەخۆین لە شتەکان ببورین دنیا ئەوە نایانێ کە ڕقەبراتی و دوژمنایەتی و کینە دروستکەین ئێمە بۆ ئاشتی و بۆ خۆشی و بۆ کەسایەتی بژین من نمونەیەکتان بۆ جەرمە لەسەرم پیر بوونا دایرێکمان هەیە لە دایرەکەمان مدیری دایرەکەمان گۆڕا مدیرێک تازەمان بووە بۆ تعرفکردنمان یەکێکە بانیەکردین ڕۆژێکا منی بان کرد وتی تۆ ماڵی چەنە تم گەورە من 2 ساڵ تۆ گەورەترم وتی با بەوا مەڵە قەدرم لە یەکەی من 4 ساڵ من گەورەتری بەڵام پێم بڵە سەحری ئەوە چییە تۆ لەگەم ناڕاوەسی خەڵگوازانی کوڕمی بۆ تۆ تێک نەچووی من تێک چووم توانی ئەو نهێنیەمان پێ بڵێ بە ئێمە بە هاوڵاتیانیش بزانە ئەو نهێنیەوە چ تۆ بە گەنجی ماویتەوە بەڵێ بەسەر چاو جا من هەمان هەوڵایشم مایەوە کە جەراب پرسیارە کرد پێم و گۆرم تەنیا هۆکارەوەی کە من تێک نەچووم و تەمەنم ڕوخسارم بە پێی تەمەنم دیار نییە لێ ئەوەیە کە من
هەر کێشێکم هەبێ بەرامبەر مە کێشەکە بەس کە پشتم تێگە کێشەکە نامێنێ چکە نابێ بیکەیت و لە شتێ لەو شتانێکە ئازارتەیە لەو شتانێکە خەفەتە یا ئەو شتانێکە بۆ خۆت گەورەیەکەی دنیا زۆر بچووکە لەوەی کە تۆ خۆتی و عەزاب بی دوژمنێ نەبێ ڕق لە کەس نەبێ لێبوردە بە لە خراپەکان ببوورە چاکەکان ستایشکە بڕوا بکە بە میهرەبانی بە جوانبیکردنەوە پیر نابیت یا دڵم نای وەک خۆی ماوە هەویشتە لای خۆم نەبووە خەم و بێوەفایش بۆیە لە شێرێک ماڵم ئەی بێوەفا کە تۆ سوود کرد نامەکانت بۆچی سووتان بۆچی کردە مەشخەڵ بۆ کردە مەشخەڵ بۆ ژیان ئەی نامەکانت چی لێکردن خۆ هەمویان ناخی من بوون ئەوانیشت هەمووی سووتان بۆ زاوات کرد بە چراخان کەواتە بێوەفایی کچێک بۆتە هۆی پیربوونی تۆ؟ پیربوون بەڵێ بێوەفایی و خیانەت بەڵێ خیانەتم لێکراوە هەمیشە بۆیە دوای چەند مانگێک کە من نهاتمە ناو کۆمەڵگایان خەڵک بەڵام ئەمڕۆ هاتمەوە بەردەکی سەرا کتێب فرۆشەکان خۆشحاڵ بووم کە لەگەڵ کاکخانە هۆلانە بووم هیوادارم خەم و خەفەت ئیتر مرۆڤەکان پیر نەکەن ئەی لێرەوە چی ئەڵێ بەو کەسەی کە بێوەفا بۆ بەرامبەر بە تۆ لێرەوە من پێڵێم قەت خەندە نەکەی بە قوربانی خەم گۆشەی تەنیایی نەکەی بە هاودەم هەموو برینێک چاکە بێتەوە ئێش و ئازاری کەمە بێتەوە تەنها برینی هەستی بەسۆیە بێوەفا قەت ساڕێژ نابێ و هەرە کولێتەوە ڕوخسارم جۆرێ شێوە ناچێتەوە سەروێنەکەم ڕوخسارم جۆرێ شێوە ناچێتەوە سەروێنەکەم ناچێتەوە لای من ئەتوانم بڵێم هیچ شتێک مرۆڤ پیر ناکە بە واتایی ئینسان کە چووە تەمەنەوە پیرە بێت بەڵام لای من تەمەن وەکو شوشەیەشی بەتاڵ وایە ئەتوانیت خۆت پڕی بکەیت ئەم شوشەیە بەچی پڕەکەی ئەگەر بە خەم و خەفەت پڕت کرد ئەوە پڕە بێت لە خەم و خەفەت شوشەکەت و دوجار ئەشکەیە کەشکا تۆش پیرەبی بەڵام ئەگەر وات دێکرد تۆ پڕیکەی لە خۆشی لە بەختەوەری لە ژیانکردن لە سۆز و وەفا بۆ خۆت بۆ چواردەورەکەت دواتر کە ئەم شوشەیە بۆ جۆرە پڕ بوو ئەبی بە دەرمان بۆ چواردەورەکەت ئەبی بە دەرمان بۆ خۆشت شوشەکەت زوو ناشکە زوو پڕ نابێت بۆ ئێمە قەناعەتم وایە تەمەن مرۆڤ پیر ناکە ئەوە مرۆڤ خۆیەتی ئەتوانێت خۆی پیر بکات یاخود بە شێوەیەکی جوان و پێرفەکت بمێنێتەوە ینی بە قسەکانی تۆە بێ مرۆڤ بەدەست خۆیەتی خۆی پیرەکە یا بە گەنجی بمێنێتەوانێ بەتاکید مرۆڤ ئەتوانێت بەڵام هیچ مرۆڤێ حەز ناکات تەمەنی بڕاتر حەزەکە بە گەنج و جوانی بمێنێتەوە بەڵام ئەو قسێ ئەنجامیین ئێمە نا من خۆم حەزەکەم بۆ نەگەنج بمێنمەوە تۆ حەزەکەی گەنج بمێنیتەوە بەڵام بۆ خەفەت دەخۆین هەموو ئینسانێک خەفەت دەخوا منیش خەفەت دەخۆم تۆش خەفەت دەخۆی بەڵام گرنگەوە ئەو شوشەیە چۆن بە بەتاڵی لەبەردەستە پڕی ئەەکەیت خەفەتیش خۆ بەڵام بەشی ئەوەش ژیان بکە بەشی ئەوەش خۆش بژی کە بتوانیت ئەو تەمەنی تۆ باسێکی لە شوێنێکی ئاوایە کە باس کرا پێت بڵێ نێشە بە تۆ بڵێ موالی دتچەنە نەک پێت بڵێ وڵا پیر دیاری و بۆ لاتەوە هیوادارم کەس بە تۆ بڵێ پیربووی باوەێت تۆ هەست ناکەم کە زۆر پێ بڵێ وایە من تەسەورەکەم پیر بوو بێتم بەڵام هەمیشە لە هەوڵام کۆشەکەم بۆی پیر نەبم بۆ یەکو خۆم بمێنمەوە بەم جۆرە هاتیە کۆتایی بەرنامەی ئەمڕۆی سلێمانی کە تایبەت بووەوەی ئایا چی مرۆڤ پیر دەکات هاوڵاتیان پێیان وابوو بێوەفایی مرۆڤەکان و خەم و خەفەت دەبێتە هۆی پیربوونی مرۆڤەکان هەتا بەیگەشتنەوەیکی ترمان بەخوای گەورەتان ئەسپێرم سرم سپی بووە چاوم بینی کەم بووە سرم سپی بووە چاوم بینی کەم بووە بێ حەواس و بێ تاقەتم عمرم هەموو بەسەر چووە بێ